هەڵکشان و داکشانی بەهای تمەن لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بە جۆرێکە زیانێکی زۆری بە خەڵک گەیاندووە. نزیکبوونەوەش لە وادەی هەڵبژاردنەکانی ئەمریکا هێندەی تر بەهای تمەنی ناجێگیر کردووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵکێکی زۆر تمەنی کڕیوە و چاوەڕێی دەرەنجامی هەڵبژاردنەکە دەکات. جاران هەموو خەڵکی سلێمانی گەرمیان پەلاماری تمەنیانەدا، تمەنیانە کڕی بۆ قازانج، ینی بیریان لەوا کردو لە 1,500,000 بێتەوە بۆ 500 لە 2 ملیۆن بێتەوە بۆ ملیۆن. بەڵام ئیسا ئەم جارە داڕوخانەکەی زۆر بەردەوامی بووە، ئیسە تەنها ئومێدێکەوەیە کە خەڵک لەناو زۆربەی خەڵکی بازار چاوەڕێی هەڵبژاردنەکانی ئەمریکایە، خەڵکی ئەیرا بە تێڕوانینی خۆی پێی وایە ترەمپ دەرنەچوێ بەهای تمەن دووبارە بەرزە بێتەوە. ئەگەر تمەنیش ئەگەر ترامپیش دەرچێ ئەوە وەی بە حاڵی تمەن. بەهای تمەن لە بازاڕەکاندا بەرامبەر بە دۆلار بە شێوەیەک هەڵبەز و دابەز دەکات. بەهای 100 دۆلاری ئەمریکی گەیشتە سەروی 3 ملیۆن تمەنی ئێرانی. ئەو خەڵکانەی لە تمەن زەرمەند بوون هێندە لە دۆخەکە دەترسن لەو دراوە دوور کەوتونەتەوە. ئەوەی من لە تمەن تێگەویم و هەمووی سیاسەتە سیاسیە، ئەم عملە کریاوەتە سیاسی وە بزەیەکی ئەمریکا تومەنەکە خراوەوێ و تووڕەبوونێکی باش خراوەوە تووڕەبوونی و پێکەنیەکی چاکەوێ. بەڵام ئەم تومەنە هەر کەسێک لە بان زباڵش بیدۆزێتەوە بیواتە ماڵ خەساری لێگە، لە دەشت بیدۆزێتەوە بیواتە ماڵ خۆیان ئەو شەوە لە ماڵی مێنێتەوە خەساری لێدا ئینجاڕوە. دۆلاری ئەمریکی تەنها بەرامبەر بە تمەنی ئێرانی بەرز نەبووتەوە، بەڵکو بەرامبەر بە لیرەی تورکی و دیناری عێراقیش هەڵکشاوە، بە شێوەیەک 100 دۆلار گەیشتووەتە سەروی 125,000 دیناری عێراقی. کاریگەری هەیە لەسەرەوەی ئەم کاندیدانە کامنی دەرەچێت، کاریگەریە کاتە سەر تمەن. ئیتر بەباشی ئەی بە خراپیەوە جارێ دیار نییە. ئیتر کەس نازانێت تمەنیش پارەیەک وەکو قماری وەک قمار وایە، کەس نازانێت ڕووی لەکوێیە. ئەوەی بەرامبەر دینار عێراقی پەیوەندی بە هەڵبژاردننی ئەمریکاوە نیە، پەیوەندی بە بانکی ناوەندی عێراق هەیە کە نەختێنەی دۆلاری ئەمریکی تۆزێکەوە بۆ تۆ لە بانکی ناوەندیە. ئەمە کاریگەری بووە لەسەر ئەوەی کە هاوڵاتیان ترسێکیان لە دڵان نیشتا. خەڵکێکی زۆر تمەنی ئێرانیان کڕیوە و چاوەڕوانی ئەنجامی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکان. ئەو خەڵکانە بەهای تمەنیان بە جۆرێک بەستووەتەوە بە ئەنجامی هەڵبژاردنەکەی ئەمریکاوە کە پێیان وایە سەرکەوتنی جۆ بایدن بەهای تمەن بەرز دەکاتەوە و دەرچوونەوەی دۆناڵد ترەمپیش هێندەی تر بەهای ئەو دراوە ڕوو لەدا ڕوخان دەکات. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.